بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. آمين. بەڕێزان و خۆشەویستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سوپاسی خۆی پەروەردگارەکەین کە یارمەتی داین جارێکتر بێنەوە خزمەتی عزیز و خۆشەویست لە شەوێکی تر لە شەوە پیرۆزەکانی مانگی ڕەمەزان لە بەرنامەی پارشەوی پەیام لە خزمەتانین. خی پەروەردگار ئەوەی کردومانە و تومانە لەو مانگە موبارەکەیە لەو دوو بەشەیە لێمانی قبولکە و ئەم بەشی سێمە کەماوە خی پەروەردگار بە ساغ و سەلامەتی بمانهێڵێتەوە بۆ ئەوەی کە بەهرەمەند بین و سوودمەند بین و بێبەش نەبین لە گەورەی شەوانی قەدر. وانەیەکی تر لەوانەکانی مانگی ڕەمەزان کە فرسەتێکی زۆر باشە بۆ ئێمەی موسڵمان بریتە لە پەروەردەی دروستی مناڵ. دیارە ئەو وەزع و زروفەی کە ئێستا موسڵمانی تیاژێەوە بەعام مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتیەوە بە تایبەت موسڵمان وەزع و سەردەمێکی زۆر جیاوازە. پێ ناچێ هیچ کاتێک ژیان بەم شێوازە بوو بێ. ژیانی مەبەستم کرانەوەی دەرگاکانی خراپە لە مرۆڤایەتی و لە هەمان کاتیشا هیچ کاتێکیش دایک و باوک ڕەنگ بێ ئەوەنە ئێهمال نەبوو بێ لە پەروەردەکردنی مناڵە. لە کاتێکا زۆربەی زۆرمان خوێنەوارین، چاوکراوین، شتەزانین، دنیا ئەبینین، دنیای عەولەمەیە، دنیای قسەیە، قسەزانین، بەڵام لە پەروەردەی مناڵە وەکو پێویست نین. ئەوەی کە دیارە بۆیە حەقی خۆی تێمە ئەم ڕەمەزانە بتوانین بیکەینە مەدرسە و قوتابخانەیە کە زیاتر پەروەردەی مناڵەکانمان بکەین و مناڵەکانمان نزیکەینەوە لە دینداری و تەدەیون، فێری حەڵاڵ و حەرامیان کەین، فێری ئەوەیان کەین چاکە چییە، ئەنجامی بەن خراپە چییە، خۆیانی لێ پارێزن. مناڵ بەپێی ئایەتی قورئان خەڵات و دیاری خی پەروەردگارە. خی گەورە لە قورئانە فەرمێ لله ملك السماوات والأرض يخلق ما يشاء يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور. ئەم بوونەوەرە هەمووی خوایە سبحانه وتعالى. هەرچیەکی بێ دروستێکە و هەندێک کەس خی پەروەردگار خەڵات و دیارێ داتێ بە کچ، هەندێک بە کوڕ، هەندێک بە هەردووچیان، هەندێکیش خی گەورە تاقیە کاتەوە کە هیچیان ناداتی، کە دنیا هەمووی تاقیکردنەوەیە. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئین ئەولادەکم هیبەت الله لەکم. نەوە و مناڵەکانتان خەڵات و دیاری خی پەروەردگارن. خەڵات و دیاری و نیعمەت لێپرسینەوەی لەسەر لە دنیا و لە قیامەت. ثم لتسألن يومئذ عن النعيم. لێپرسینە و گەورەکە لە مناڵ لە ڕۆژی قیامەتە. لە ڕۆژی قیامەتە هەموو دایک و باوچێک خی گەورە پرسیاری لێکە دەربارەی منداڵەکان. هەروها قورئانی پیرۆز فێرمانەکە کە خۆمان و خاو خێزانمان بپارێزین لە سزای دۆزەخ، لە ئاگری دۆزەخ. خی گەورە بمان پارێزێ. يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا. خی گەورە فەرمێ باوەڕداران خۆتان و خاو خێزانتان بپارێزن لە ئاگری دۆزەخ. چۆن لەم سەردەم و ڕۆژگارەیە کەسێک بپرسێ بڵێ باشە چی بکەم لەم سەردەمەیە بۆی مناڵەکەم پارێزراو بێ، بۆی مناڵەکەم لە دەست نەدەم. چکە بەڕێزەکانم ئەگەر هەموو دنیاهی تۆ بێ، هەرچی خۆشیە هەت بێ، یەک مناڵی خراپت لێ هەڵکەوێ هەمووی لێ تێکەدا پێش قیامەت دنیا. و بە پێچەوانەوە ئەگەر ئینسان زۆر ژیانی قرس و ناڕەحەت بێ، بەس مناڵێکی باشی بۆ ڕێککەوێ بۆ دنیا و بۆ قیامەتی، زۆربەی زۆری ناڕەحەتیەکان ئەگەر هەمووی لەسەر لانەدا، زۆربەی زۆری ناڕەحەتیەکانی لەسەر لان. بۆیە ئەبێ من و تۆی دایک و باوک بزانین کە چۆن مناڵەکانمان پەروەردەکەین. چە شتێک گرنگە. یەک، بەردەوام دوعا بکەین بۆ مناڵەکانمان. و دوعاکردن بۆ مناڵ نیشانەی ساڵحێتی ئەو کەسەیە. هەر دایک و باوچێک ئەو باسی حاڵەتی ئاسایی یەکەم، نەک لە گادی تەنگانەیە. دوعاکردنە بێ لە حاڵەتی ئاسایە بێ، نەکەوتیتە تەنگانۆم جا خەمی مناڵەکەت بخۆی، ئەبێ خەمەکە لەوێ زیاتر بێ. چونکە تا زیاتر لە حاڵەتی شوێنەی و ئاساییە خەمی مناڵەکە بخۆین، دوعا بکەین، خی پەروەردگاریش لە سەغڵەتی و تەنگانەیە فریامانەکەوێ. لە کۆتایی سورەتی ئەلفورقانە خی پەروەردگار باسی صفاتی عیباد الرحمانەکە، صفەتی بەندە باشەکانی خی پەروەردگار. یەک لە صفەتەکانیان ئەوەیە ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين. بۆیە دوعا زۆر گرنگە. ئینسانی مسلمان پێویستە هەمیشە دوعا بکات. تەنانەت
قورئان فێرمانەکە پێش ئەوەی مناڵەکەت ببێ دوعا بکە بڵێ ڕەبی هەبلی منە الصالحین، بڵێ پەروەردگار مناڵی چاکم پێ ببەخشە. دوو، پەروەردەی مناڵ ئەبێ زوو دەست پێ بکە، نابێ مناڵەکە بچێتە زانکۆ اینجا بڵێ پەروەردەیەکەم، یا بچێتە ئامادە یا بچێتە مەکتەب اینجا پەروەردەیەکەی. پەروەردەی مناڵ لە ئیسلامە پێش لەدایکبوونی دەست پێکە، پێشەوەی ئەو مناڵە لەدایک بێ ئەبێ پەروەردەی مناڵەکە دەستی پێ کرده بێ. ئەبێ من و تۆی موسڵمان هەر کاتێک زانیمان وا مناڵێک بەڕێوەیە و دێ لەو کاتەوەی تر دەستکەین بە کۆمەڵێک گرتنەبەری کۆمەڵێک ڕێکار. ئەگەر حرامێکت خوارد بێ، حرامێکت وت بێ، سەیری حرامێکت کرد بێ، ئەترە بێ وردە وردەکە بووی بە دایک و باوک ئەمانە نەمێنێ. ئەگەر ترسی خوای پەروەردگاریش نەبێ بێ لەبەر خاتری مناڵەکەت واز لە کۆمەڵێ شت بێنی. بەڕاستیەوە زۆر گرنگە لە پەروەردەیە. ئەمجار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ کە پێم وابێ ئەم فەرمانە زۆربەی زۆرمان جێبەجێمان نەکردووە. ئەم فەرمانە جێبەجێکەین زۆربەی مناڵەکانمان ساڵحە بێ. مروا ئەولادەکم بالصەلاة وهم ئەبناء سەبع سنین، کە زۆربەمان لەبەرمانە فەرموون. ئەفەرمێ دایکان و باوکان فەرمانکەن بە مناڵەکانتان بە نوێژ لە 7 ساڵی. 7 بۆ چەند؟ بۆ 10. 3 ساڵ هەموو ڕۆژێک 5 جار پەروەردەی مناڵەکەتەکەی. ئێستا ئەمڕۆ لەم شارەی ئێمە 4:42 دەقە فەرمێ ئەم مناڵە 7 ساڵە نوێژی لەسەر نییە، بەس فەرزە دایک و باوکەکە خەبەری کاتەوە، فەرزە لەسەر دایک و باوکەکە بۆ مەکتەب خەبەریەکەینەوە. باشە ئەی بۆ نوێژەکە خەبەری ناکەیتەوە، کە ئەوە بەردەوامە بێ پێی بوترێەوە. زاناکانە فەرموون زەحمەتە دایکێک باوکێک 3 ساڵ کە زیاتر لە 1000 جارەکە بە قسەی خۆش، تەبعاً بە قسەی خۆش و بە نەرمونیانی بە مناڵە بڵێ نوێژ بکە و ئەم مناڵە نوێژ نەکە. و زەحمەتە مناڵێک نوێژی کرد و فێری نوێژ بوو، زەحمەتە خراپ بێ، زەحمەتە ئینسان تا قیامەت نابێ لە خۆی دڵنیا بێ، تا ئەچینە ناو گۆڕۆ فەرزە لەسەرمان دوعا بکەین خوای گەورە بمان پارێزێ. 3 یاسای سێیەم لە یاساکانی پەروەردە هەوڵ دەین مناڵەکانمان تێکەڵاو شتی باش بن. وەکوتم بە ڕێزەکانم ئەو سەردەمە زۆر تایبەتە، زۆر یعنی مناڵەکەت خۆی لە ژوورێکا دانیشتووە، ئەنواع خراپە لە بەردەستایەتی، بە ئەنواع زمان، ئەنواع شێواز، ئەنواع خەڵک. ئەمە یعنی وریایەشی زۆر باشێوێ. یعنی من ئاوا دانیشتوم مناڵەکەم تەماشای یاریەکەکە، ئەم یاریە ناشەرعیە، خۆ ناکرێ پێی نەڵێم. ئەبێ پێم لە جیاتی ئەم یاریە ئەم یاریان بکە، لە جیاتی ئەم فلیمە سەیری ئەم فلیمەیان بکە، ئەگەرچی فلیم باشی کەمە، یاری باشی کەمە، بەڵام شتە باشەکان هەن. یعنی ناکرێ لی گەڕێم و شتێ بدەمە دەستێەوە شانژەیەک مێشکی تەدمیرە بێ، چاوی تەدمیرە بێ، ژیانی تەدمیرە بێ، نازانێت دایک و باوک چییە، نازانێت ژیان چییە، هەر فێرە بێ ئاواکە، نازانێت کار و کاسبی بکات، دنیا و قیامەتێ فەوتێ. ئەبێ ئاگدار بم. و ئەمانە هەموو وەکوتم بە چۆنەوترێ بە نەرمونیانی لەگەڵ مناڵە، مەسەلەی تووڕەی و لێدان و جنێ و ئەم شتانە لە پەروەردەیان نییە، لە ئەخیر شتا لێدان هەیە کە لە حەدیسە ئەفەرمێ. بنەمای 4م هەمیشە ئامۆژگاری مناڵەکەت بکە، خۆت ئامۆژگاری بکە، مامۆسای بۆ هەڵەبژێری، بە مامۆسای مزگەوت تەڵی کە مەمنوعی مامۆسای مزگەوتە بین کە پەروەردەی مناڵەکەتەکە. جاری وایە ڕێکخراوی پەروەردەیمان زۆرە سوپاس بۆ خوایسە لە کوردستانە پەروەردەی مناڵەکانەکەن، چاومان لەو ڕێکخراوە نەبێ، هاوکاریان بکەین، دوعای خێریان بۆ بکەین، کە زۆر جار و کارێکی باشن بۆ پەروەردەکردنی مناڵەکانمان. نابێ ئینسان بێتاقەت بێ لە قسەی خێر، ناکرێ بڵێ بەخوا ئەوەنم پێ و تۆ قسە نابیستێ. بۆ زانینمان هیچ مرۆڤێک نییە قسە نەبیستێ، هەموو مرۆڤێک قسە بیستێ، بەڵام درەنگ و زوو. و خاڵێکی تر بریتێ لە فەراهەمیێنان و ئاسانکردنی ڕێکارەکانی شتی بەسوود بۆی، هێنانی شتی بەسوود بۆی. بۆ نمونە با مەکتەبەیەکیە بێ لە ژووری خۆیە، بەڵێ خوێندنەوەکەم بۆ ئەوانە، بەڵام کتێب هەر زەرورە لە ژووری. جاری وایە ژووری مناڵەکەمان چەندین دینار و دۆلاری بۆ سەرفەکەین، بەڵام کتێبخانەیەکی تیانە. کتێبخانەیە چەند کتێبێکی کەمی بەسوودی بۆ بکڕە شتی پەروەردەی کە بۆ خۆی مرۆڤ بە تایبەتی کە مناڵ و ئەوانە کە کوێ مەکتەب وردە و حەزی خوێندنەوەی لەلا دروستە بێ، و هەر وەسیلەیەکی تری کە پەروەردەیی هەبێ، و شتی خراپ لە ماڵا مەکە. پەیوەندیمان هەیە
فرموا. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك أرشد فرموا. دەستخۆشی ئەو بەرنامەیەت مامۆستا بەڕاستی کارەکە جوانە. خواهی گەورە سەلامەتك کاک ئەرشەد گیان. مامۆستا سەبارەت ئەو ڕاکانەی کە لە کاتی نوێژی تەراویح ئەو منداڵەکانیان لەگەڵ خۆیان دێنە مزگەوت بەڕاستی مامۆستا کۆمەڵێک یانی منداڵە ناوچیان لە ماڵەوەیە منداڵەکانیان دەمێن لە تەراویح. بەڵێ. نامزگەوت بێزارەکان ئیزعاجەکان بەڕاستی دەرگەدەشی دروستەکان یعنی ئەو باوکانە بەڕاستی بە خۆیان لە ماڵەوە منداڵەکانیان تەنها بۆ یعنی ئیزعاجکردنی جەماعەتی مردوو دێنە تەراویح. تەواو دەستێ خۆش بێ یاخوا کاک ئەرشەد. دیاردەیەکی زۆرە لە مزگەوتەکانە ئینشاڵا ڕێنمایەکەکەین. دەستێ خۆش بێ یاخوا. خواهی گەورە بتان پارێزی. خواهی گەورە سەلامەتان کە. السلام عليكم ورحمة الله. وعليك السلام ورحمة الله وبركاته. ئەمە دیاردەیەکە کە لە زۆرێک لە مزگەوتەکانە هەیە برا بەڕێزەکان. هەر برایەک دایکێک کە مناڵەکە تەبەی بۆ مزگەوت با لە پەنای خۆتان بێ. مامۆسای لای ئێمە قورمیشیان کەن قورمیشی کە یا مەی بۆ مزگەوت یا بردە قورمیشی. قورمیش یعنی فێری کەمە مزگەوتە ئەمە ماڵی خۆیان ئەمە شوێنێکی مبارەکە. ناکرێ خەڵک ئیزعاجکە. لەوە سەیرتر زۆرێک لە دایکان و باوکان مناڵەکان نەبن بە پاساوی لە تەراویح حیاتر خستوێتێ دەرەوە زۆربیان لە دەرەوە جگەرا کێشن. مناڵ فێر بۆ جگەرەی هی نەکێشێ. کارەبای ئەمە چێفای بە چی پێڵێن ئەمەی بەدەسەوە. ئەمە زۆر گرفتە. تەراویحی چیەکەی؟ یعنی ئەگەر من لێم معلوم بێ مناڵەکەم لە دەرەوەی خەریکی بەزمی ئاوا خراپ و ئەوانەیە ئەم تەراویح هیچ خێری نییە. تەراویح سونەتە نەیکات. تەراویح عیبادەتێکی زۆر گەورەیە. بەس تەراویحێ ببێتە هۆی بێ ئاگابوون لە مناڵەکانم تەراویحەکە مەکە. فەرزەکەی عیشا بکە و ڕاکە ئاگان لە مناڵەکەت بێ. بیبەرەوە لە ماڵ لەگەڵ خۆتا تەراویح پێ بکە. ئەمە وەکو ئەو دیاردەکە کاکەرشە دەڵێ تەواوە زۆر زۆرە. ئەمجار بەڕێزەکانم ئەبێ دایک و باوک ئەوە نەسەیتەرێ بێنێ لە مناڵەکانی بەشەوا بچێتە دەر. یعنی چی 11 شەو ئەو سەرجادانە هەمووی فەڕی ماتۆڕی دێ. ناو بەناوی ژێکێکیان تووشی حادیسا بێ عەفوو تووشی حادیسە و ئەوانە بێ تووشی ڕووداوی قورسە بێ قوڕەکاتە سەر خۆی و دایک و باوک و بنەماڵەیەکاوە. لەبەرەوە نابێ دایک و باوک بیڵێ مناڵەکانی شەوام بچنە دەرەوە. دواتر هەمومان دایکان و باوکان مامۆستایانی ئاینی توێژەرانی کۆمەڵایەتی لە قوتابخانەکانە بێ مناڵ فێرکەین بەبێ مۆڵەتی دایک و باوک چوونە دەر دروست نییە. هەتا من ئەگەر گەورە و عاقڵ و باڵغیش بم دایک و باوکم لە ماڵا بێ بەبێ پرسی دایک و باوک دروست نییە بچمە دەر. گەنجە جوانەکان ئەوانەتان کە باڵغ و عاقڵن دروست نییە بەبێ پرسی دایک و باوک لە ماڵ بچیتە دەر بە تایبەتی درەنگانێکی شەو. و لەم سەردەمەیە کەی سەردەمی ئەوەیە کە ئینسان 12 شەو یەکی شەو بچێ بڵێ چمە دەرەوە لە فا خۆم و چی و ئەوانە کەسی نازانەوەی خۆی چیتی هەیە. لەبەرەوە دایکان و باوکان لەمەیە زۆر کەم تەرخەمی نەبێ ئاگدار بین. دواتر یعنی چی بڵێ دەسەڵاتم یا بڵێ مناڵی خەڵک وای لێتەوە من بەرپرسم لە مناڵی خۆم. فەرموو باب فەرمێ. وعليك السلام ورحمة الله وبركاته. فرموا. كاك حاجي سعدي فرموا. براكم نعم هدني نما قربان فرموا يا أخو هردني بميني ماشي قربان خواصر برزك حاجي جان عمك إن شاء الله قربان لا خزمة داين فرموا من الإمام زي أنا في السائل خزمة قربان ضله يعني في القرآن قندن ولا موبايل وأقل بيخواني جازا خلاص كبير من أعضاء النبي إن شاء الله والله متيمو بس تشاو كان قوي بقربان مقبول خواهي قورة تاعتان قبولك عمك إن شاء الله ما خواهي قورة بتان باريز ستشاوكم ستشاوكم بۆ کاک سعدی و هەمومان کە زۆر جار وتومانە قورئان خوێندن عیبادەتێکی زۆر گەورەیە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە ئینسان هەڵدا زۆرترین قورئان بخوێنێ بە تایبەتیتر لەم دەشەوەیە سەلەفی ساڵح بەس خەریکی قورئان و ئەوانە بوون یعنی شتێکی تریان نەکردون لەبەرەوە ئینسانی موسڵمان زۆر قورئان بخوێنێ و ئەو مۆبایلێکی چەند وەرەقەیەکمان پێداوە جاری وایە ینی گەنج هەیە دە وەرەقەی داوەتە مۆبایلەکەی ختمێکی قورئانی پێ نەکەی لەم ڕەمەزانێ ختمێکی قورئانی پێ بکە ئەوەی جار جارە هەڵاکەی مادام لە قۆناغی فێربوونای هیچ گوناحباریەکی تیان نیە و خوای پەروەردگار قورئانیشی وا دروست کردووە کە ئینسان بە درەنگ بگاتە
کەماڵێتی بۆیە گونەحبار نابی بە تایبەت کە هەوڵدەی فێربی و کەم تەرخەم نەبین لە فێربوونی قورئانە. بەڕێزەکانم خی پەروەردگار وای کرد ئەم قورئانە پرۆفیسۆر بی لە زمانی عەرەبیە تا لای مامۆسایەک نەخوێنی فێری نابی ئەوەی کە بتێ ئەوە بخوێنی کە خی پەروەردگار ئەوێ لەبەرەوە هەرچیمان کردۆ قورئان بخوێنین ئەگەر خوێندوتە جاری تریش بیخوێنەرەوە وەکوتم با مامۆسای میحراب و مزگەوت بی با پرۆفیسۆر بی لە زمانی عەرەبیە ئەبێ قورئان بخوێنرێ و ئەوەی کە لە مۆبایلە دروستە پێما بێ بەرنامۆشتیشەیە هەڵەکان بۆ ڕاست دەکاتەوە خی پەروەردگار لە هەمولایەکی قبوڵکە. و خاڵی شەشەم کە گرنگە ئێمەی دایک و باوک ئاگامان لەبێ لە پەروەردەی منانە مەسەلەی حەڵال خواردنە گرنگیدانە بە حەرام. بەڕێزەکان ماڵی دنیا زۆر خۆشەویستە ئینسانیش بە تەبیعەت حەزی لە ماڵە تحبون المال حبا جەمە خی گەڕوا دروستی کردەوە ماڵ خۆشەویستە و تاقیکردنەوەی ئەم ماڵە و وەکو لە بەرنامەکانی پێشەوە ئاماژەیەکمان پێکرد ئەو قسەی هەڵێ بڵێ حەڵال نەماوە حەڵال ماوە و زۆریشە و ئەوانە بەڵام حرامەکە زۆرترە لەبەر زۆر وریای حرام بین جاری وای کەسەکە کاسبێکی حەڵاڵی باشەیە قەناعەتی پێ ناکە ئەچێ بۆ حرام ئەوە زۆر خراپە. با بفەرمێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دايشي محمد. باش براتم. أنا الخطبة ناصيان. سربرز بخشكة. قال إيكين. خو سلامت إن شاء الله. قال إيكين ناصيان خو سرابنية. بله. جواب سجن سايت المهم. ليش وتركم كدين جرام لي. جيت حبيب بعد تحياتي قبل زحمة. توزك دين هالبريدايشي محمد. ما صيام نجوتك بيكم شركات ربكم وتحياتي باب تحياتي بيكم لا ويترا بالله باش ان شاء الله نجوت ما صيام نجي ويتر ايه بالله بيكم بس شركاتك كم ما صيام يلا ما ان شاء الله والله متيمو بس تشاو خواهی گەورە لێت قبولکە چاو خوشکەکەم خوا لەگەڵ بێ خواگای لێ بێ. کاک خالید با بفەرمێ. فەرموو کاک خالید. الو فەرموو کاک خالید. السلام عليكم ورحمة الله. وعليك السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکە لە جەناب دەکەم. خواهی گەورە سەلامت کا سوپاست دەکەین. مامۆستا گیان پرسیارێکمان لە خزمەتتا عەبێت نەبێ. ئێمە لە خزمەت داین فەرموو. سپاسی جەناب دەکەم سەبارەت بە زەکاتی سەرفەترا دروستە بە پارە بدرێت هەندێک لە مامۆستا بەڕێزەکان ئەڵێ نەخێر دروستە هەر بە خواردن بدرێت. ئەگەر مەسەلەن ئێمە خەڵک شکڕێن بۆ نمونە خەڵکەیە پێویستی بە پارەکەیە ڕەنگە زیاتر ئیسفادە لە پارەکە بکە هەتا خواردنەکە بۆ نمونە مامۆستای بەڕێزەیە ئەڵێ بێ خواردنی بە خواردنی سەرەکی ئەو وڵاتە سەرفەترەکە دەکەی بۆ نمونە برنج مەسەلەن ماو هەیە برنجەکەی پێویست نییە یاگەتە بۆی بەری خەڵکی تر برنجی بۆ بردو و ڕەنبێکم ئیسفادێکی وا لێ نەکات دروستە ئێمە یعنی بە پارەکە سەرفەترەکە دەرکەین ئەو پرسیارە بەسەر چاو جەناب دەکەم و دەستخۆشی بەرنامەکە لێ چاوکە خالید گیان خوا لەگەڵ براکەم. فەرموو ئەو بەڕێزەی ترمان لە سلێمانی کاک خەلیل فەرموو. السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته. خواهی گەورە جەزای بداتەوە بۆ تەوەرەکە ئامین. تەوەرەیەکی بەنرخە و خوا پاداشی زەحمەتی هەموو کەسێک و جەنابش بە ڕەحمەتەکەی خۆی بداتەوە. ئامین. خواهی گەورە هەموو چاکەکانت قبوڵ کە. مامۆستا لە تەربیە نووسیا التەربیە والتعلیم یعنی تەربیەت و ڕەوشی جوان و ئامۆژایی لە پێش زانستی و عیلم وایە. چۆن کاک خەلیل؟ بەڵێ تێنەگەیشتم عەفوو. التربية نسيا التربية والتعليم تربية خلاف التعليم وزانسيوة بله جالب الأواء وكالبات فرميت بيويس إنسان خطأ ثاني عامرجاري يردسي خوي بكا كيف علم الدواء أول كعلم كتربية روش وحصوك وتغير فيري تربيتك جوال أوساك علم بيويسا جالب الأواء زاناك أفرميو كلمة بفيربوني يدحر بإنسان هنغاوي لتاريكي دولة كويتوا بله يا أخوة جزال داتوا من حظ بدأوكم كذوي لخدمتها وكم يا أخوة دسي خوش به
دەوەڕەکەت خۆی گەورەی یارمەتی بدا و موبایلی کاری کردوتە سەر بەڕاستی هەموو مناڵان و هەموو ماڵی هەموو مەشغوڵە بە موبایلەوە زۆر کەمی گوێ لە ئامۆژگاری مامۆستا بەڕێزەکان و بە تەمەنەکانەگرێ. خوا جەزای بواتەوە ڕوونکردنەوەیشمان لەسەر ئەوە بۆ بکە خوا جەزای بواتەوە. بەسەر چاو خوای گەورە بتپارێزێ مامۆستا خەلیل گیان. دایکی محەممەد پرسیاری کرد ئەڵێ نوێژی وتر سێ ڕکاتەکە بە یەک تەحیاتەکرێ. کاک مستەفا لە ڕانیە فەرموو. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. كاك مصطفى جيان باشا مصطفى خو أسر برزكا سلامة يا ربي خزمت داين موقع سيارة درباري نيجي سنة تراويح بله لنك دي التحياتي حتى اللهم صل على محمد بخويني بسة باشا إن شاء الله والله متيبو أو برسالة هي بس أو برسالة ميفاز ستشاو برا كم ستشاو فرمو دایکی محەممەد فەرموو. خوا سەلامەتێک خوشکە کەم فەرموو. خوای گەورە بتان پارێزێ. فەرموو گوێمان لێتە فەرموو بەڵێ. مامۆستای بەڕێز پرسیارێکمەیە. فەرموو بەڵێ. مامۆستا خانەیەکمان هەیە دایکمان بە ئیجار. بەڵێ. هەر لە فەرعاگی خۆمانە. بەڵێ. دانی زۆر خەڵک پێمان دەڵێن حرامە پارەکەی بخۆی. داوتانە بەچی؟ دەڵێ مامۆستا. داوتانە بە کرێ؟ دازمانە بە کرێ بۆ ساڵۆنە ناویش دەکرد. بۆ ساڵۆن؟ بەڵێ مامۆستا. باشە ئینشاڵڵا وەڵام تێمە بە سەد چاو. مامۆستانی من لە مەجبوری دازمان. باشە ئینشاڵڵا وەڵام تێمە بە سەد چاو. خوای گەورە بتان پارێزێ. لە چاو خوشکی بن. دایکی محەممەد ئەو وەڵام دایەوە کە نوێژی وتر ئەگەر بە طبعا نوێژی وتر پێغەمبەر صلی الله علیه و هەندێک جار سێ ڕکاتی بە یەک و هەندێک جار پێنج هەندێک جار حەوت یەک ڕیواتشمانەیە هەندێک جار نوێی بە یەک تەحیات کرد و یەک تەحیاتی تاخرنێ بە یەک سەلام دروستە کە ئەوە جیاوازیەکی ویتر و شەو نوێژە شەو نوێژ عامترە لە ویتر ئەتوانی بە یەک طبعا ئەگەر سێ ڕکاتت کرد بە یەک تەحیات ئەی خوێنی بەڵێ. کان خالید بابەتێکی باس کرد کە ئینشاءڵڵا لە بەرنامەکانی ئایندەوە وردە ئەو مامۆسانێتر کە دێن باسی سەرفترەوانە بە تەفسیل ئەکرێ برا بەڕێزەکان خوشکە بەڕێزەکان بابەتی سەرفترە لەمە دوا کە باسەکرێ و ئەوانە ئەمە بابەتێکە ئەم خلافە هەڵناگیرێ هەندێک زاناڵێن هەرە بێ خواردن بێ هەندێک تریش ئەڵێن دروستە خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵێ خواردن لێر کردووە فەرمێتی خواردن دەرکەن بە ڕێگەی نەگرتووە قیمەتی خواردنەکەیش بدرێ ئەم دوو بۆچوونەت گوێ لێ مامۆسای زانای گەورە لە وڵاتانی موسڵمانانە هەردوو فتواکە ئەدرێ هیچ هیری نەکەین خۆمان تاوانبار نەکەین بۆ مەوزوعەکە هەردووچی دەرکەن ئەوەی هەیەی زەکای سەرفترە زۆر نییە یعنی بۆ من 5 سەرخێزانم 15,000 پارەکەی ئەگەر چی پارەکە کەمە بەڕاستی ئەو 3,000 بۆ نەفەرێ کەمە 3 کیلۆ لەو برنجەی خۆتی خۆی ئەوە حیساب کە شەرعیترە ئەوە لای کەمێکەیان داناوە بۆ فەقیر و هەژار کە ئەوەش دروستە 3,000ەکە باشە زۆربەی خێزانە سەر 5-6 سەر با بڵین 10 سەریش بێ ئەگەر نەفەری 5,000 50,000 بۆ هەر نەفەرێک 3 کیلۆ برنجیش دەرکە هەردووشی دەرکە ئێتر ڕزگارتە بێ قسەی کەس نایەتە سەرێ باش نییە وای لێ بکەن زۆر معقولە و دروستیشە کەسێک بەس پارە دەرکە ئەم هەموو زانا گەورەیە لەسەر عومەری کوڕی عەبدولعەزیز فتوای داوە حەسەنی بەسری ئیمامی بوخاری هەموو ئەم زانا گەورانە فتوایان داوە کە دروستە نرخەکەی دەکەی تۆ جایز نییە بڵێ ئەوەی دەری کرد بێ سەرفترەکەی دەرەنجام بەڵام بڵێ باشترە تا بۆ تەکرێ خواردن دەرکەی باشترە خواردنێکی جوان و باش و چاکە لە وڵاتی ئێمە زیاتر برنجە. کاک خەلیل تاکیدی لەوە کردەوە عەفو مامۆستا خەلیل کە پێویستە ئێمە پێش فێرکردن مناڵەکانمان پەروەردەکەین و وەکو وتراوە لە وەزارەتی شاوتا وەزارەتی پەروەردە و خوێندنیا فێرکردن جاران تەربیە و تعلیم بوو
ئەوە زۆر زەرورە پەروەردە بەعام کەس بۆ لە ناوەندەکانی خوێندنیشە و باسی وەکات کە یەکێک لەو شتانی زەرەری گەورەی لە مناڵەکانماندا و مەسەلەی مۆبایلە لە خۆشمان زەحمەت بتوانی بە مناڵێک بڵێ مۆبایل مەکە بەڵام پێی کەم کەرەوە ڕۆژی 20 جار پێی بڵێ وای لێ بکە شەوان زوو بخەوێ بەدیلی تری بۆ بدۆزەرەوە سەرقاڵی کە هەرچیەکت کردووە پێی کەم کەرەوە بێ پێی کەم کەیتەوە بڵێ چونکە بابەتی مۆبایل ئەوەندە شتی تایە ئینسان لێ بێزار نابێ چێ دەستی شەیتانیشی تایە خوا پەنامان داشکرێ بەدیلی باشی بۆ پێیاکەی کاک مستەفا پرسیارێک کاڵێ دروستە لە نوێژی تەراویح تا اللهم صل على محمد بخوێنی وەکو دروستی دروستە بەڵام باش نییە و ئەو مامۆستایانی پێش نوێژەکەن بۆ خەڵک بەڕێزەکانم نابێ پەلەپەلکەی بە تایبەتی لە تەحیات و سوجدە و ئەوانەیە قەینا قورئانێکی زۆر نەخوێنی بەڵام ڕکوع و سوجود مەمرێنین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ خراپترین دزیە لە نوێژە یعنی چی دزی لە نوێژە فەرمی ڕکوع و سوجود باش نابە پەلەپەلکەی توانە دوایی لە نوێژە سنة طبعا فرز اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم ما فرز لنوجا دعاء أو سنة بو همون يجيك اللهم إني أعوذ بك من عذاب جهنم ومن عذاب القبر ومن فتنة المحيا والممات ومن شر فتنة المسيح الدجال أم شوارع بخوين ري بانو يجيك سنة تجبي يعني ما موصى أو بخويني وإن جاءت سلام داتو بإسراحتش بلا موكو دروسة اللهم صل على محمد بس زانيت أو دعانا بخوينه دایشی محەممەد لە کەلەکچێڵێ دووکان و خانومان هێداومانەتە ساڵۆنی ئەم سەردەمە زەحمەتە حەڵال بێ حکم بۆ زۆری ناچێ بەڕێزەکانم ئەڵێ لە ساڵۆنێکە قش شاکەکرێ بەڵێ قش شاکردنی ئافرەت مەجالی تایە بەڵام ئایا تاوەکو کەسێ خشاکە چەند کەس بروی هەڵەگرێت چەند کەس تاتووەکە چەند کەس شتی ناشەرعیەکە کەمانە هەموو بەڵان زۆر جار ئەڵێن ئەگەر پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام بە ئافرەتی موسڵمانی بوو تایە برۆتان هەڵگرن و تاتۆ بکەن هیچی نەیەکرێ هیچ سونەتە بەس چونکە حرامە زەرەری هەیە بۆ چاوی زەرەریە بۆ ژیانی زەرەریە بۆ مادەی هەمووی ئەیکە ئێستا وای لێ هاتووە تاتۆ و برۆ هەڵگرتن بە موسڵمان و ناموسڵمان ئەیکە عیبە لەبەرەوە بەڕێزەکەم تا بۆ تەکرێ لەبەر خوا واز لەو ئیشە بێنە دوکان مەدەن بە ساڵۆن زەحمەت لەو ڕۆژگارەیە پارەی ساڵۆن حەڵال بێ مەگەر ساڵۆنەکە پێت بڵێ ئەمە ئیشەکانمەوە بە ڕاستیش بکە بڵێ بەس ئەم ئیشە حەڵالانەی تیاکەم ئیشی حرامی تیا ناکەم کە لە شەرع حکم بۆ زۆری ناچێت یعنی گەگەریمان ساڵۆنەکە لە 170 بۆ 80 شتی خراپ بوو 30 بۆ 40 یا 20 بۆ 30 حەڵال بوو ئەو ئیشە حەڵال نییە الحکم للغالب الشائع وەکو لە شەرع وترێ باسی ئەومان کرد کە گرنگە ئاگامان لە حەڵال خواردن بێ و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێتی ئەگەر خۆڵتان خوارد حرام مەخۆن حرامەکانی زۆر بوون هەر ئەو موچەی کە ئێمە وەرێگرین وریان نەبین حرامە بێ و ئێترەوە دەیان دەرگای حرام کراوەتەوە دەیان کاسبی هاتووە مەگەر چەندین زانای گەورەی بۆ کۆ بێتەوە ئەمجا بتوانێت فتوای لەسەر بدا لەبەرەوە ئینسانی موسڵمانە بێ زۆر وریابین بە تایبەتیەوەی مامەڵە و کردن و فرۆشتنەکە زۆر وریای حرام بین بە دەستی خۆت ماڵەکەت حرام مەکە سوێنی ناڕاست مەخۆ خەڵکی فری ومەدە و غەش و فرت و فێڵ مەکە حەسڵ لە کاسبیە حەڵالەتیە بەڵام وەکوتم حرام زۆرە وریابە ئەگەر ترسی قەبر و قیامەتیشمان زۆر نییە کە دینار بە دینار بەخوا لێمانە پرسێتەوە خوای گەورە چۆنت پیا کرد و چۆنت سەرف کرد ئەمە پرسیارە لە هەموو دینار و درهەمێک لە قیامەتە ئەگەر ترسی ئەمەیشمان نییە ئیمانمان لاوازە بە ماڵین قیامەت خەینا زۆر جار واڵێ ترسی مناڵەکەت بێ دڵنیا بە کە حرام خواردن زەرەری هەیە بۆ ئەو ئەگەر ترسی مناڵەکەیشت نییە بەخوا دوای بێ بیدێتە دەرزی و دەرمان وەکو پێشینان و تویانە و چەند یاسایەکی تری گرنگمان هەیە لە دنیای پەروەردەیە بەڕێزەکانم لای ئێمەی موسڵمان پەروەردە عیبادەتە یعنی من مناڵەکەم پەروەردەکەم وەکو وایە نوێشکەم هیچ فەرقێکی نییە چونکە خوای گەورە فەرمێ نوێشکە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ پێشتر قورئانە فەرمێ مناڵەکەت پەروەردەکە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فێری کردوین کە چۆن مناڵەکانمان پەروەردەکەین و لە ڕۆژی قیامەتە هەموو کەسێک پرسیاری مناڵەکەی لێکرێت بە تایبەت لە دووشت عەبدوڵای کوڕی عومەرە فەرمێ ماذا ئەدەبتە و ماذا عەلەمتە ئەم دوانە زۆر گرنگە لە پەروەردەیە چیت فێری مناڵەکەت کرد و چی ئەخلاق و ڕەوشتێکت فێر کرد ها ئێستا عەلمانیەت و کوفر ئیش لەسەرە ماکەن مناڵەکانمان خوێنەوار نەبن و ئەدەب و ئەخلاق و ڕەوشتیان نەبێ ئەم دوانە زۆر ئەساسە دوای تەوحید و یەکتاپەرستی مناڵ هەر فێری قسە بوو پێی بڵێن بڵێ لا ئیلاهە ئیلا الله
ئەبێ هەر لە مناڵیەوان ئەو لایلایی جانانیان و لایلایەکە لایلایی جاران کورکراوی لا ئیلاهە ئیلا الله بۆ خۆی دوایی وردەوای لاتۆ بۆتە لایلایە ئەناوە خۆی لا ئیلاهە ئیلا اللهە ئەڵێن مناڵ کە فێری قسە بوو سنەتە بڵێ فێریەوەی کەی بڵێ لا ئیلاهە ئیلا الله دوای کەلیمەی تەوحید باشترین شت فێرکردنێتی تا مناڵ خوێنەوارتر بێ باشتر دەرەچی و ئاگاد لە ئەدەبی بێ چونکە وتراوە علم بەبێ ئەدەب ئیسفادەیەکی نییە. یاسایەکی تر ئەوەیە کە بابەتی پەروەردە گرنگی و خۆشەویستیە بێ ئەم مناڵەت زۆر خۆش بوێ و زۆر گرنگی بە مناڵ بین بەڕێزەکانم. تەسەور کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو مەجلیسێکا دانیشت بێ کە ئەمە کەسمان نایکەین فاتیمەی کچی هاتبێتە ژوورە لە بەری هەستاوە فاتیمە مناڵێک بوو وانە کچێک بوو ئێلای ئێمە جاری وایە کچەکەی ببینێت دەموچاوە داتێکە نابێ بەڕێزەکان بێ زۆر لێز لە مناڵگری بێ تایبەتی لە کچەکان لە کچ و لە کوڕ ڕێزە گیرێ بێ دایک و باوک زۆر ڕێز لە مناڵگرێ بە ناوی جوانەوە باینکە لە بەرچاوی خەڵکان مەیشێنەوە قسەی پێ مەڵێن جنێوی پێ مەڵێ لی تووڕە مەبە لێی مەدە مەچێشە بە دەموچاوێ کێشان بە دەموچاوی هەموو مرۆڤێکە حرامە ئەم ڕووە ئەم ڕۆی ئینسانە زۆر پیرۆزە بەڕێزەکانم دایکی ئاوا کێشێ بەو مناڵەیە باوک ئەو پێکێشان بە دەموچاوەیە دروست نییە لە جیاتی ئەوە دوو قسەی خۆشی بۆ بکە لە جیاتی پەروەردەیەک بە تایبەتی نافامیدە مناڵ پێش 7 ساڵ لێدان هەر نییە بۆ پێش 7 ساڵ و بابەتێکی تر مەسەلەی پەروەردە کۆمەڵێک ئاداب و هەڵسوکەوتی ڕۆژانەیە بێ فێرکرێ مناڵ بێ مناڵ وردە وردە لەگەڵ خۆ تا فێرکرێ. عەمری کوڕی سەلەمە کە زەرکوڕی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام بڵێن کوڕی ئوم سەلەمە بوو باوکی شەهید بوو دواتر دایکی شووی کردەوە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەڵێ من لە ماڵی پێغەمبەر بووم عەلەیهی سەڵات وسەلام مناڵ بووم کەنان دانرا ئەبێ کەنانیش دانرا سەیری مناڵەکەت دەکەی چۆن نانەخۆ ئەمە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەخوا ڕەنگە بێ زۆر بەمان نەیکەین ڕەنگە بێ زۆرمان لەگەڵ مناڵی خۆمانە هەر نان نەخۆین ئەوە بیدعەیە هەوڵ دەین بە تایبەتی لەم ڕەمەزانەیە زۆر فرسەتە لەسەر سفرە کۆبینەوە پارشێ و ئێوارە مناڵەکەت خەبەر کەرەوە بۆ پارشێ ماڵێ گوناحە مەکتەبی هەیە و چی و ئەوانە هەرچیت کرۆ خەبەری کەرەوە ئەگەر بە ڕۆژوش نەبوو خەبەری کەرەوە بۆ پارشێ و عەمر دەڵێ کەنان دانەدا لە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە زۆری وا بۆ ئەوان لەسەر یەک قاپی گەورە نانیان خۆن وڵێ من ئاوا مناڵێک بووم دەستمە جێڕا بەناو قاپەکەیە بە ئارەزوی خۆمەم سەرۆ سەر مەکرد سەیری پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وسەلام چۆنی فێرەکە فەرمی یا غولام هەر بۆ خۆی ئەم بانکردنە جۆرێکە لە خۆشەویستی یعنی کوڕە شیرینەکەم خۆشەویستەکەم سەمی الله فەرمی هەر کاتێ نان خوام بڵێ بیسم الله وەکول بیەمینی بە دەستی ڕاست بۆ وەکول مما یەلیک لە بەردەمی خۆتەوە بۆ زۆر ناشرینە تۆ لە قاپێکانان خۆی کەسێک دەست بێنێ بۆ بەردەمی تۆ ینی لە خواردنیشان نابێت تەعەدا لە خەڵکەی نابێت زوڵمی لێ بکەی زۆر گرنگە ئەمە مناڵ فێر کردێ لە مناڵ نەڵێ مناڵە ئەم مناڵە جارێک و دوان و سیان فێر دەکرد ئیتر فێری ئادابی نان خواردن بێمە ئێستا پێڵن ئەتەچێت ئەم ئەتەچێتە هەر هەمووی لە سونەتی پێغەمبەرە هەیە عەلەیهی سەڵات وسەلام ئێستا بە دەرسە خوێنرێ ئەتەچێتی خواردن ئەتەچێتی سەردانی ئەتەچێتی جلوبەرگ ئەمانە هەموو لە سونەت و سیرەتی پێغەمبەرە هەیە عەلەیهی سەڵات وسەلام خۆ پێغەمبەر سەڵات وسەلام خەڵکی فێر تەراویح نەکردووە هەر خەڵکی فێر نەکرد بڵێ بە ڕۆژوو بێ تەواو بڕۆ فێری دنیای ئاداب و ئاکاری کردوین کە ئەمە بۆ مناڵ زۆر گرنگە کە ئەوە بابەتێکە ئێستا گرنگی پێدرێ و لە هەندێک شوێنە ئەخوێنرێ. خاڵێکی تر مەسەلەی پەروەردە لای ئێمە بریتە لە نیظام لە کۆنتڕۆڵکردن ئەبێ لە ماڵە نیظام هەبێ زۆرم پێخۆش بوو مامۆسایەک لەو ڕۆژانەیە وتی خێزانی من فیکەی هەیە لە ماڵەوە سەعات دە فیکەی لێدا کەس نابێ بەخەبەر بێ زۆر موهیمە ئەو فیکەی بە ڕێزەکانم ئەمە لە پەر ئەمە ئینزیباتیە ئەمە ئەبێ هەبێ لە ماڵە ئەمە دیکتاتۆرینی ئەمە پەروەردەیە ئەبێ مناڵ فێرکی کێیە خەوێ ئەخی یعنی چی من شەو نوێژەکەم و نازان مناڵەکەم لەکوێیە بەشەوە وەکوتم یعنی چی من دێم بۆ تەراویح و نازان مناڵەکەم چیەکە لە دەرەوە ئەمە دینداری نیە ئەمە ئیسلامەتی نیە ئەمەوە نییە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داوای لە ئێمە کردووە بە پاسایی سونەت برامانەیە مانگی ڕەمەزان کامل لە عەمرەیە بەس نازانێت کچەکەی چییە نازانێت کوڕەکەی چییە کورە بابە عەمرەی چییەکەی وەرەوە ئاگا لە کوڕ و کچەکەت بێ کوڕ و کچەکەت لەگەڵ خۆتا بەرە کوڕ و کچەکەت بەرە بۆ عەمرە یا جاری مامۆستا سوپاس بخوا هەموو ڕەمەزانە چم بۆ عەمرە کورە زۆر باشە عیبادەتێکی بەس بەخوا نەزانی ماڵ و مناڵە چییەکە ئەم عەمرەیەوە نییە خوا داوایەکە لەبەرەوە پەروەردەی مناڵ عیبادەتێکی زۆر گەورەیە وەکوتم نظام و کۆنتڕۆڵکردنە ئەخیر شت کە زۆرە دەرباری پەروەردە بیڵێین پەروەردە بریتە لە ڕاگررتنی هاوسەنجی لە ژیانی مناڵ ئەم هاوسەنجیە لە ماڵە زۆر زەرورە
ئینسان هاوسەنجی ڕاگرێ، ڕێز لە دایک و باوک تەگری، ڕێز لە هاوسەر تەگری، ڕێز لە مناڵ تەگری، ڕێزی هیچ کەسێکیان لەسەر حیسابی ئەویتر نییە. بە قسەی دایک و باوک تەکەی، بە قسەی هاوسەر تەکەی لە سنووری شەرع هەمووی، بە قسەی مناڵەکەش تەکەی لە سنووری شەرعەوەی کە ئیزانێ، چونکە مناڵ هەر حەزی لە کۆمەڵێ شتەکە نازانێ دنیا چێوە ئەوانە. و هاوسەنجیەوەی بۆ ڕاگری مناڵ فێرکەی نەمە زۆر گرنگە لە پەروەردەیە بەڕێزەکانم. ئەم ژیانی دنیاە ئەوە نییە ئینسان هەرچیەکی بیۆ بیدرێتێ، بە تایبەتی ئەوانەمان کە هەبوو بووین هەموو شتێ نەخەینە بەردەسی مناڵ. إن الشباب والفراغ والجدة مفسدة للمرء أي مفسدة علماء فرميانا. گەنجێتی و سەرەتای تەمەن، دەست بەتاڵی، دەوڵەمەنی ئەمسیانەی ئینسان وێرانەکە تەدمیرێکە. هەر دایک و باوکێ لێگەڕا مناڵەکەی بەتاڵ بێ، هەموو شتێکی بۆ قسە بەردەستێڵێ هەموو شتێکم بۆ کردووە، هەموو شت بۆ مناڵ ناکرێ بەڕێزەکانم. شتی حەڵاڵ باسی حەڵاڵەکەم نەک حەرام، هەموو شتێ بۆ مناڵەکانتان نەکەن. جارجارە مناڵەکە حەزی لە شتێ بوو، هەرچی شتی چاک و پاک و دروست هەیە بۆی بکە شتی خێر و بەس جارجارە بەعزێشی لێ بگرەوە لە بەرخوا بۆی تێ بگام ژیانی دنیای تاقیکردن. ڕۆژی بۆچی لانراوە ڕۆژ بۆ مناڵ فێری ڕۆژوە کرێ، بۆ سەحابە فەرموو مناڵەکانمان بۆی تێگەێنی ئەم ژیانی دنیایەوە نی ئینسان هەرچیەکی بێ بێ، ئێرە شوێنی تاقیکردنەوەیە. زۆر جار وتمان ئەم حەقیقەتە هەمومانە بێ بیزانین. ئێستا من پێم وابێ هەرچیەکەم حەز لێ بێ بیکەم و بیخۆم و بیڵێم و تەماشایکەم، ئەمە زۆر هەڵەیە بۆ ئینسانی موسڵمان. ئێمە لە هۆڵی تاقیکردنەوەی لە هۆڵی تاقیکردنەوە قوتابی ناڵێ مامۆستا نەفەرێک کەباب بێنە، هەڵین تێک چووە لە ژیانی دنیا نابێ حەزت لە هەرچیەک بووداوایکەی سەیری کەی حەزی دوایی وێران کاتێکە زانی ئەو مەلەکول مەوت هات و ڕۆحە دەرچوو فریای زۆر شت نەکەوتین. بۆیە قسەی کۆتاییمەوەیە کە لەم ڕۆژگارەیە وەکوتم زۆر زەرورە ئاگامان لە مناڵەکانمان بێ. مانگی ڕەمەزان فرسەتێکی باشە، ئەم دەشەوەی کۆتایی فرسەتەکە زیاترە بە پاساوی زیندووکردنەوەی شەوانی قەدر مناڵەکانمان فرامۆش نەکەین. بەڵام پێغەمبەر ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لە تەمەنیان نەبووە شەوێک نەخەوێ جگە لەم دەشەوەی کۆتایی، تا بەیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆی ماڵ و مناڵی بەخەبەر بوون بەڵام بزانە چیەکەی. خوای پەروەردگار لێ پاڕێنەوە کە مناڵەکانمان پارێزێ. خوایە پاداشی دایک و باوکمان بدەیتەوە لەسەر پەروەردەی دروستیان بۆ ئێمە، لەسەر حەڵال خۆریان، لەسەر چاچیان لەگەڵمانە یا ڕەب العالەمین. خوای لە دایک و باوکمان خۆش بی، ئەوانەمان دایک و باوکمان مردوون، خوایە قەبرەکەیان بۆ بکەی بە باخێک لە باخەکانی بەهەشت، ئەوانەی کە ماون تەندروست باشیان کەی دڵخۆشیان کەی هیدایەتی ئەمەش بدەی چاک بین لەگەڵانە یا ڕەب العالەمین. خوای مناڵەکانمان لە فیتنەی ئاخر زەمان پارێز. خوای هیدایەتی دایکان و باوکان بەی کە بتوانن بەڕاست و دروستی پەروەردەی مناڵەکانیان کەن یا ڕەب العالەمین. خوای ئەوەی مناڵی هەیە بۆی ساڵح کەی یا ڕەب، ئەوەی مناڵی لار و لەوێری هەیە خوای هیدایەتی بدەی، ئەوەی مناڵی نییە خوای پێی ببەخشی، خوای ئەوەی کە هەر ماڵێکە مناڵی نییە خوای پەروەردگار مناڵی ساڵحی پێ ببەخشی. خوای ماڵەکانمان پڕکەی لە خێر و بەرەکەت، بە تایبەتی و ماڵانی گوێیان لە ئێمەیە خوای پەروەردگار بیان پارێزی لە هەموو کێشە و گرفتێ، ئەوانەی کێشەیان ئەوانەی گرفتیانەیە. خوای پەروەردگار لە هەمومان خۆش بی، ئەوەی چاکە چاکی بۆ بکەی، ئەوەی خراپە هیدایەتی بێ، ئەوەی قەرزارە قەرزی بۆ دەفع